زیاتر لە 20 ڕۆژە لە سنووری سلێمانی بەهۆی بایکۆتی مامۆسایانەوە بەشێکی زۆر لە قوتابخانەکان داخراون و ئەنجومەنی مامۆستانی ناڕازیش دەڵێن 30 ڕۆژ جارێک موچە دابەش نەکرێت و پلە بەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ نەکاتەوە درێژە بە پرۆسەی بایکۆت دەدەن. وڵات ئەو کاتێک کە ئەم حکوومەتە نابەرپرسە ئەوەی کە با بڵێن خۆی لە ژیانی خەڵک جێل کردووە تا ئەو کاتێک کە وەڵامەیەتەوە ئێمە بەداخەوە یعنی زۆر جار بابەتێکی زۆر ئاسایی یعنی تەقینەوەیکی زۆر بچووک لە تورکیا ڕوئەیە حکوومەت هەرێم یەکسەر ئیدانەیەکە یەکسەریەتە سەرخەت بەڵام بۆ چەند ڕۆژە چەند هەفتەیە لەم دەڤەرە دەوام نییە خوێندنگەکان ڕاگیراون بەڵام حکوومەت ینی بە وشەیەکیش نەهاتوۆتە سەرخەت تا ئەو کاتێک حکوومەت وەڵامی داواکاریەکانی مامۆسایانەیەتەوە من دڵنیام کە مامۆسایان جەریئانە و پاڵەوانانە بایکۆتی وڵەکانی خوێندنەکەن و دەوام ناکەن. سەرڕای ئەوەی زیاتر لە 2 هەفتەیە مامۆسایان بایکۆتی خوێندنیان کردووە بەڵام نە وەزارەتی پەروەردە نە پەروەردەی سلێمانی و نە بەرپرسانی خۆجێیش قسەیان لەسەر نەکردووە. مامۆسایانی ناڕازیش دەڵێن تا سەرەتای مانگی 4 مۆڵەت بە حکوومەت دەدەن موچە لە کاتی خۆیدا نەدرێت خۆپشاندانەکانیان دەست پێ دەکەنەوە. بەداخۆم نەمەوێت دڵنیاییەک بم بۆی کە لە هەنێ شوێن باز لەوە کرێت کە خەڵک لە پشتم بایکۆتەوە بێ لایەنێکی سیاسی کە هەمووی دوورە لە ڕاستیەوە ئەو بایکۆتە بایکۆتێکی خۆرسکانی مامۆسایان بوو وەکو لە ڕوونکردنەوەی دوێنێ شەوی ئەنجومەنی مامۆسانی شای شارەتی پێدراوە و پشتیوانی لەو بایکۆتە خۆرسکانەکەین و درێژەی پێین تا ئەو کاتەی بەڕاستی موچەی مانگی 3مان لە سەرەتای مانگی 4 پێ بدرێت ئەگەر نا ئەو کاتە لەوانەیە شێوازی ناڕزایەتیەکانیش بگۆڕین ئەگەر نەدێت چکە بەڕاستی ئیتر کاتی ئەوە نەماوە مامۆسا و هەموو خەڵک گەیشتۆتە تینی بەڕاستە ئێمە مامۆسایانە ماکەین بەڵام ئەوەی کەیکەین بۆ کەسوکاری خوێنکارانیشە بۆ هەموو ئەوانن کە موچەخۆرن لەم دەسەڵاتە. ڕاگررتنی دەوامی قوتابخانەکان زیانی زۆر بە قوتابیانی پۆلی 12 دەگەێنێت. مامۆسایان بڕیاریان داوە لە پێناو بەردەوامی پرۆسەی خوێندنی قۆناغی 12 ئامادەی لە هەفتەیەکدا چەند کاتژمێرێک وانە بڵێنەوە و قۆناغەکانی دیکە تا جێبەجێکردنی داواکاریەکانیان بایکۆت دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.